لە قەزای چەمچەماڵ سێبەشی ناوخۆی خوێندکەران نۆژەنکرانەوە. نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکانی خوێندکەران لە چەمچەماڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن مەکتەبی دارایی یەکێتیەوە سەرپەرشتی کراو لە ماوەیەکی دیاریکراویشدا پرۆژەکان تەواو کران. ئێرە بەشە ناوخۆی کچانی زانکۆی چەرمووە لەسەر ئێمە لە وەکو مەکتەبی ئیدارە و دارایی گشتی لەسەر ڕاستپاردەی کاک پاپڵ جەلال تاڵەبانی لە ماوەیەکی کەممە هەستین بە نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکان لە ئێستا بەشێکی زۆری کارەکانمان تەواو بووە ئەو کەم بە تەواوی کەم و کوڕەکانیان پڕ کراوەتەوە دەستخۆشی لە بەڕێزیانەکەی و ماندوو نەبن ئەوەی کە ئەوان بۆ خوێندکارانیان کردووە تەنانەت باوکێک ناتوانانی بۆ خوێندکارەکەی بکاکە لە بەشە ناوخۆیەکە ئەمێنێتەوە توانیمان لە ماوەیەکی کەمدا و بە شێوازێکی ئەندازیاری کە گیر و گرفتەکانی بەشە ناوخۆی چەمچەماڵ کە پێکاتە بوو لە سێ بەشە ناوخۆیی زانکۆی چەرم و پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ توانیمان چارەسەری بکەین لە ئێستادا خوێندکاران لە بیناکەیە ماونەتەوە و هەموو کێشە و گرفتەکانیان چارەسەر بووە. ئەمە لە ماوەیەکی زەمەنی کورتدا توانیمان بینای بەشە ناوخۆیەکان وەک چارەسەرکردنی کێشەی لێچوونی ئاو کارەبایی و کێشەی ساردوگەرمی هەڵبکەین و ئێستش ئەو داواکاری و پێداویستیانەی تریان هەبوو کە گشتی بەدەستیان گەشتووە ئێستا خوێندکاران لە شوێنێکی باشا دەمێنەوە کە ئێستا بەشە ناوخۆیەکان گوجان بووە ئەوەی کە خوێندکاران تێدا بمێننەوە. ئەم پرۆژانە بە شێوەی جێبەجێکردنی ڕاستەوخۆ لەلایەن بەشی نۆژەنکردنەوەی مەکتەبی ئیدارە و دارایی سەرپەرشتی کراون و توانیمان لە ماوەی پێوانەی دیاریکراودا ئەوەی پێویست بکات لە کاری نۆژەنکردنەوە و چاکردن و پۆشتەکردنی بەشە ناوخۆیەکان بە تەواوی پێداویستەکان ئەنجام میدەین و هەموو ئەم کارانە بە شێوەیەکی ئەندازەیی ئەنجام درا و ئێستا پرۆژەی نۆژەنکردنەوە تەواو کراوە و خراوەتە خزمەتی خوێندکارەکان. سەرۆکایەتی زانکۆی چەرموو ستای شێوڵەکانی بابڵ جەلال تاڵەبانی دەکات بۆ پشتیوانیکردنی خوێندنی باڵا و پڕکردنەوەی بۆشایی بەشە ناوخۆیەکانی خوێندکەران لە چەمچەماڵ. من لێرەوە زۆر بە سوپاسەوە سوپاسی یەکێتی نیشتمانی کوردستان و بەڕێز کاک پاوڵ تاڵەبانی یەکەم کە بەدەم داواکاری خوێندکارانەوە هات چونکو ئێمە ماوەیەکی زۆرە داواکەین لە حکوومەت و لەبەر وکتمان لەبەر ئەو کێشانەی کە ئابووری حکوومەت دیار بوو ئەوەی کە ئەوان باسی دەکەن ئەوەندە نەبوو کە بتوانێت پێداویستەکانی ئێمە جێبەجێکە لە ئێستادا ئەتوانم بڵێن بەشی ناوخۆیەکان بە شێوەیەکی زۆر باش نۆژەن کراونەوەتەوە ئەتوانین بڵێن خوێندکار ئەتوانێت بژی بۆ ماوەیەک کە ئەمەش کۆتا پرسیاری ئێمە نیە وەشی ناوخۆی ئەبێت دروست کرێ لەیان حکوومەتەوە ئەمانی کەن بینای کۆن و تعمیر کراونەتەوە لەبەرەوە ئێمە ساڵانە بێت تعمیرکردن بەڵام تعمیری ئەم ساڵ زیاترە لەبەرەوە هەستەکەم زۆر بەدەستکراوەی و بە باشی جێبەجێ کراوە. لە سنووری قەزای چەمچەماڵ سێبەشی ناوخۆی خوێندکەران نۆژەن کراونەتەوە و خوێندکەرانی کۆلێژەکانی زانکۆی چەرموو پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ لە خزمەت گوزاریەکانی ئەو بەشە ناوخۆیانە سوودمەند دەبن. عمر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.